بەڵێ چ بوو؟ باشە تشتێکتنە دەبێژێ بچۆرە جەم هەزانم برا ناتبەک تەماشەمات شێکدن فێم بکەن تشتێکتنە کەسێک گۆی مانە داخفن دەبێژێ وەخت کەم ji bo xelk tiştê me heye miş temaşevanan re dibêjin yanî çi sirrê me hene li cem wane yanî sir cemetine sir tune ev kesên ku li alvir daxivin derhênerin مخرجة يعني وصلت شيء غريب وعجيب فهم لكن هذا بيجي عجب شو تقولي رنج دا قوتن من دبيجم حميتش ببينران نابيجم دزاني چه دبيجم من حز دكم بينرين كردي پر زرنگ به باور به هر تشتكي نكا هر تم دبيجم ام بري بين جموة بيجوي بين لا ايوا امام ميكمان باكن كواتە دەموچاوەکەشمان لە سەدا سەدی خۆمانە سلام دکەنێ تشتێکی دن ینی بخوا بڕاستیژی ئەو هەیە مەسەلەن ئەس vێژ وەرە بێژم ji ber ku رنج پروگراما پێشکەش کە ئەس ئەخباران دخوێنم نوچەیان دخوێنم خەزینەیەکە معلومات و زانیاری و ئەخباران جەمە هەیە تشتێکی ku em jê sedî sed piştras nebin em nadin temaşevanên we yanî em dixwazin temaşevanên me tiştê ku me ji wan re pêşkêş kir زانیاری جمان هبن زیده بن زانیاری ما راست بس هر راستیک نکارین بیجی هیچ میدیک دنیا دا نکاری هم راستی بیجی بس هول دادین اوی دا دیلین راستی لی چما من افگوت برکن هاد بکو هنک جواب ببیش عجبه چت گوی رنج دا گوت تشک نگوت والله پرزبی من شو در هنر بو نه قصد تشتکی بس بو پرزیاره کم بیچو پردی سر بو دکتور عادل تشتک دکتور عادل السرخطیه دکتور زانی چه من خواست چه بپرسم دماکو حتی شه گروپین چکدار عمشاتان حمزاتان ایریش حلبه کرن دکتور تزانی یعنی نزدیکی 400-500 هزار کرد لحلبه هنه لسه تاخین مزن کرد للشيخ مقصود لأشرفية ولسريان لسريان مسيحي جهنا خريستيان من حسكر بزانبم جبوكو كرد لوي داري راستي كومكجيان نين رولا هريما كردستاني تشبو رولا سروكتي هريما كردستاني تشبو كاك دڵبەخێن سپاس بۆ پرسیارەکەت ڕۆڵی هەرێمی کوردستان هەل لەو ساتە وەختەوەی کە هەست بە مەترسیەکان کرا ئەوەتەی کە خۆ دەزانی من نوێنەرایەتی هەرێمی کوردستان ناکەم ها من دیپلۆمات نیم من سەرۆکاتی think تانکێکەکەم بۆ توێژینەوە ڕەنگە ئەو پرسیارە لە وتەبێژی هەرێمی کوردستان سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ باشتر وەڵام داتەوە بەڵام ئەوەی کە من زانیاریم هەبێ ئەوەیە کە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی مەترسی ڕووداوەکەەوە نەک تەنها ڕووداوەکەش بەڵکو مەترسی ڕووداوەکەەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە هەموو ئاستەکانە و ئەتوانم بڵێم بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە کۆدەنگیەکە بۆ لە نێوان هەموو دەستگاکان هەموو حیزبەکان لەسەر ئەو هەڵوێستەی هەرێمی کوردستان کە ڕۆڵێکی یەکجار ئیجابی و پۆزیتیفی بینیوە لە نێوان هەموو ئەو ئەکتەرە ئەنتاگۆنیستانەی کە ئەکرا قەسابخانەیەکی گەورە دروست بکەن و هەرێمی کوردستان ڕێگەی کرد لە دروستکردنی ئەو قەسابخانەیە بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵام ئەگەر ڕێگەم بدەی کاک دڵبەخێن با من دوو قسە بکەم من زۆر بە وردی گوێم لە قسەکانی هەموو میوانەکان کرد کە زۆر گرنگن بەڵام ئەگەر ڕێگەم بدەی شتێکی زۆر سادە بڵام شتە سادەکەش ئەوەیە کە ئەو گەشتبینیە هەرە گەورەیەی کە لە ستۆدیۆ گوێم لێ ئەبێ و لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستان و لە سووریاش گوێم لێ ئەبێ لای سووریەکان بە عەرەب و کورد و نازام هەموو پێکاتەکانەوە ئەو گەشتبینیە لە ناوەندەکانی بەڕێان لە ڕۆژئاوا نییە لە واشنگتنەوە بیگرە هەتا ئەگاتە پاریس بەرلین لەندەن هەمووی بە پێشەوانەوە ئەوەی کە ئەوترێت ئەزانی چۆن کاکە ڕەنج ئەوەی کە ئەوترێت دەنها ئەڵێن هەنگاوێکە لەسەر ڕێگای دروست بۆچی ئەڵێن هەنگاوێکە لەسەر ڕێگای دروست چونکە ئەوەی کە لە عەلەویەکان ڕوویدا قەسابخانەی عەلەویەکان ئەتوانم بڵێم 180 پلە ئەحمەد شەرعی دوور خستەوە لەو ئامانجانەی کە کاری لەسەراکرد کە بریتی بوو لە بەدەستێنانی کرێدیبلیتی یعنی مستاقێت لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە و ئاساییکردنەوە و نۆرمالیزەکردنەوەی خۆی یەکێک لە میوانەکانت ئاماژەی پێدا ئەو کە پێشتر ئەلقاعیدە بوو دوایی بوو بە داعش پاشان بوو بە ئەلقاعیدە دوایی وازی لە هەمووی هێنا
هێنا ئێستا بووە بە سەرۆک کۆماری کاتی زۆرێک لە میوانەکان ئەڵێن ئەمە زۆر گرنگە کە سەرۆک کۆماری سووریا لەگەڵ ژەنەڕاڵ مەزلوم عەبدیە دانیشتووە کاکە تۆ نابێ ئەو کۆنتێکستەی ئێستا هەیە تەجریدی بکەیت و لە بیرت بچێتەوە ئەو سەرۆک کۆمارە کاتیەی کاربەڕێکەرەی کە ئێستا هەیە لە ناو هەمووی کۆمەلگای نێودەوڵەتیە بە وڵاتە عەرەبیەکانیشەوە بە گومانەوە سەیریەکەن هەزاران نیشانەی پرسیاری لەسەرە ئەو ئەسڵەن لێرەدا پرسیارە دروستە بێ ئەمە بەڕێز باخەوان ئەمە زرنگی ژەنەڕاڵ مەزلوم دەرناخا کاتێک کە ئەزانێت سەرۆکی کاتی سووریا لە ئەزمەیەکی سەربازی و سیاسیەتدایە کاریگەری لەسەر سومعی هەیە کاریگەری لەسەر ئایندەی هەیە دێ لەم کاتەیە وەرەقەیەک تەرحەکا بۆ ڕێکەوتن جابا من وەڵامت بدەمەوە پرسیارێکی زۆر جوانە لە 9 دیسەمبەرەوە کورد ئەوێت لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوێت بەڵام لە 9 دەسەمبەرەوە ئەو نەک هەر لەگەڵ کورد نە لەگەڵ دروست ڕێکەوێت نە لەگەڵ عەلەویەکان ڕێکەوێت نە لەگەڵ ئیسماعیلەکان ڕێکەوێت نە لەگەڵ مەسیحەکان ڕێکەوێت ئەسڵەن ئامادە نیە بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو هەتا قەسابخانەی عەلاویەکان ڕووی نەدا و بۆنی خوێنی پاکی مناڵانی عەلەویەکان بە بێگونا شەهید کراون نەگەشتە پاریس و واشنگتۆن و لەندەن ئەسڵەن ئەو بیری لەوە نەئەکردەوە کە دان بە گروپەکان وەکو جڤات بنێ وەکو پێکهاتە بنێ ئەو ئەسڵەن ئامادە نەبوو نوێنەرایەتی کورد وەکو کورد بەرێتە ناو کۆنگرەی نیشتمانیەوە ئامادە نەبوو بیان خاتە ناو لیژنەی دەستوریەوە ئامادە نەبوو بیان خاتە ناو حکوومەتەکەەوە ئامادە نەبوو بیان خاتە ناو سوپاکەیەوە نەکات کورد بەڵکو دروست بەڵکو عەلەوی بەڵکو ئیسماعیلەکان هەمووی ئەوەی کە ئەو کاری لەسەرکرد هەمان پارادیگمی بیرکردنەوەی عەقڵی و سایکۆلۆژی و مێژووی و سیاسی بەشاری ئەسەد و پێش بەشار بە حافز و پێش حافز عادل باخەوان جگە لەوەش بەڕاستی ئەگەر دیقەتت دابێ ئەوە کووردە ئێستا بووە بە نوێنەری ڕاستەقینەی پارێزگاریکردن لە کۆی پێکهاتەکان نەڕژاندنی خوێن دەسەڵاتێکی مەدەنی کە ڕێز لە خصوصیت و تایبەتمەندی و داوا و خواستی هەموو سووریەکان بگرێت ئەمەش لەگەڵ گوتاری خۆرئاوادا زۆر دێتەوە ئەمە وا نابینیت کاک ڕەنج گوێ بگرە با من عەرزت بکەم یەک پایتەخت نییە لە دنیاە دڵنیا بێ لەوەی کە جەنگی ناوخۆ لە سووریایە دروست نابێ یەک پایتەخت نییە لە دنیاە بتوانێت گرە و لەسەر ئەحمەد شەرع بکات کە ڕێگە بگرێت لەوەی کە سیناریۆی لیبی و سیناریۆی یەمەنی و سیناریۆی سوودانی و تەنانەت عێراقی و لوبنانیش لە سووریایە ڕوونەدا بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی باوەشیان بۆ ئەحمەد شەرع کردوێتەوە هاوڕێتیان کردووە تەنانەت یەک پایتەختت نەبینی کە ئیدانەی ڕاستەوخۆی خودی ئەحمەد شەرع بکە بەوەی کە تاوانباری بکات بە قەسابخانەکەی بۆ لە ئایانەوێ ئەحمەد شەرع بە هەموو ڕێگایەک بۆ ڕایکێشن بەرەو خۆیان بۆ ئەوەی ئەو سیناریۆیانە ڕوونەدا بەڵام لەسەر ئاسی بابەتی هەموو پایتەختەکانی دنیا وشارن بەوەی کە هەموو هەلو مەرجە بابەتەکان ئامادەن بۆ ئەوەی لە هەر سەرتەوەختێکا بووە کە سووریا بەرەو ئەو جەنگە ناوخۆیە بڕەوە ئەگەر جەنگی ناوخۆیش ڕوو بدات کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ڕۆژئاوا هیچ دۆستێکی نییە لە حەسەدا و لە هێزەکانی سووریای دیموکرات باشتر و بابەتیتر و گرە و لەسەر کراوتر بێ بۆیە ئەوان پێیان وایە ئەمەی کە ئێستا ڕوویداوە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت کاک ڕەنج تەنها و تەنها هەنگاوێکە لەسەر ڕێگای ڕاست بەڵام ڕێگا ڕاستەکە دوورە دوور بە ئێمە خۆمان وا لێ نەکەین کە ئەمە ڕێکەوتن تەنانەت جەنەڕاڵ مەزلوم عەبدی خۆشی باوەڕی بەوە نییە کە ئەمە ڕێکەوتن نامەیەکی مێژوویی بێ بە پێچوانەوە پێی وایە ئەمە لەژێر تشتێکی در بکورتی زەحمەت نەبە تو گرێدانە vê rêkeftina مەزلوم عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع بە بانگا سەرۆکی PKK عەبدوڵڵا ئۆجەلان ڕەهەبە بە دڵنیاییەوە سیرکە ئەزانی چۆن با وەڵامی ئەو پرسیارەی تۆ بەم زانیاریە بدەمەوە حتما لاشتانە زانیاریەکان ئەحمەد شەرع با بزانی کابینەیەکی ڕاوێژکاری لایە کە قەتەر پارەکەی ئەدات کە لە 63 کەس پێک هاتووە ئەوانەی کە لە ناو کابینە ڕاوێژکاریەکان تورکن لەگەڵ بەریتانیا بەردەوام ڕاوێژیان پێەکات لە ساتەوە تەنانەت لەسەر حەجمی ڕیشی حەجمی سمێڵی جۆری ژلەکانیشی ڕاوێژیان پێەکە ئەوەی کە پرۆسێسی ئاشتی کە ئێستا لە تورکیا دەستی پێ
پێکردووە یەک پاکێکی گلۆبالە هەموو ئەوانەی ئەڵەن کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بە ڕۆژئاوای کوردستانەوە یاخود ڕۆژهەڵاتی کوردستانەوە نیە بە پێشەوانەوە وانە لە هەموو کۆنتێکستەکانە کە ئەگۆڕن ڕاستەوخۆ ئەو پاکێژە کارایی بەسەرەوەیە ئەزانم جەنابەت پەلەتە ئەتەوێ من بە خێرایی کۆتایی پێبێنم بەڵام بەڕاستی پرسەکە ئەوەندە گرنگە زۆر زەحمەتە کە تۆ بتوانی لە نێوان 6 میوان و بە 2 دقا بتوانی گزارشەکانی شرۆڤە بکەی بەڵام مجال باش تا دکتور عادلیانی ئەگەر کاتت هین ئەرباش ئێمە ویستومانە بۆ بە ناوی ئەمەوە قساکەی دکتۆر ئێمە قەت حەزمان کردووە تۆ زوو جێمان بێڵی نباش زانیشون با من ڕستەیەک بڵێم دوای ئەوە ڕستەکەم وت بەهینەکەم دکتۆر عادل تا دەبێت دیبێتێدا پارە شێر برا نه بەشی شێرە بەشی شێر پارە ئەم دەبێژم پار ئەس دکتۆر نەچایش خۆ ئەم بەهەورانە لێ ئەم هەنێکیش بەحس میوانجی برە باخ بەرەوەڵا بەس کاک عەبدولسەلام ئەزانی چی پرسیارەکە من بیر کەوتەوە باشە کوژ بیر کرد ئەو کاتە لە بیرم کرد ئیتر خۆم وا لێ کرد على ئاساس لە کۆنتڕۆڵەوە قسەم لەگەڵاکان ویستم بڵێم دەوترێت شەیتان لە تەفاسیلدا بەحسی ئەوەمان بۆ بکە پێشەوەی کە دڵ بخوێن بچێتە لای میوانەکانی ترمان ئایا سبەینێ ممکنە لەو تەفاسیلەیە لە دوای ئەم ڕێکەوتنە ئەمنی و سەربازی و سیاسی کە ئێستا هەیە ممکنە کە ئەچنە تەفاسیلەوە گەورەترین شەڕی کورد و دەسەڵاتی کاتی سووریا لەکوێ دەست پێ بکە و لەسەر چی جارێ ئەگەر دەست پێ بکەت شەری نەرمە آخر من شەڕە نەرمەکەڵم ئەو شەرمەی ئێمە لەگەڵدا ئەو شەڕەی ئێمە لەگەڵ ئەوەی کە وتت سەرۆک بارزانی و مام جەلالی ڕەحمەتی و کاک نەوشیروانی ڕەحمەتی کردیان تووشی ئەوانیش دەبێ یەک کالێت ئێمە ینی هەموو مکەوینات و مجتەماعی کوردی نازانم چ حقوقیهم الدستوریە ئەمە برادێک لەمانە گوتی لاستیکیە ڕاستەکەت ئەمە ممکان هەیە تێڕوانین من بەو عەقلیەتە باوە لە شەرقە ئاوسات سەدەها شێواز هەیە خۆیان بدزنەوە و بەعەکسەوە چونکو حقوقی دستوریە من نازانم ئێستا چییە یعنی تۆ پشتە بەستی بە شتێکشتە دیار نییە یەک دوو ئەو هێشتنەوەی ساڵێک بۆ جێبەجێکردنی هینایە بیرم کە دوێنێ ئێمە یادی 11 ئازارمان کرد لەوێش 4 ساڵیان بۆ ئێمە دانا لەو 4 ساڵە وەزعی خۆی دروست کرد و بەهێز کەوت و تعریبەکەی دەست پێ کرد و تەنفیزی وحدەکەیشی کرد ئۆتۆنۆمیەکی سەقەتی پێشکەش کرد ئەمەش ئەترسم سێ ئەو مەسئلەی دەمج اینجا برادران ئەلێن حەل لە حەل نییە ئەوەش تەفاسیلە پەکەکە با بڵێن و قەسەد و هەر کوردێکی دڵسۆز منش پێم خۆشە لەوێ ئەو هێزە عەسکەریە برادێک باسی کرد وەکو چۆن پێشمەرگە لە هەرێم نەخی برادێنەوە نییە لە پێشمەرگە لە دستور هاتە پێناسەکردن وەکو حرەسی لە خلیم جارێ ماوە ئێمە خۆزگا ئەوە ئەوش فرتنکینگە واتە ئەکرێ حکومەتەکە سووریەکان بڵێن کاکە وەتەن واحد جەیش واحد ئەمانە کوری ئێمەنە بێگانەکان دەرکەن ئەوانی تر هەمویان تەوزیعکە ڕێکەوتنامەیە بەس ئەمە دڵ بخەن